میرنشینی مەڕوانی دۆستەکی ساڵی 1983 میربات کوڕی دۆستەکی کوردی لە ناوچەکانی میخارتین، ئامەد، مارتین، خەڵات، بەدلیس میرنشینێکرا دەگەێنێت بە ناوی میرنشینی مەڕوانی. ئەم میرنشینە بە ئەوەی بەهێزی و بەرفراوانی ئەو ناوچانەی لەژێر ڕکێفیدا بوو هەریەک لە دەسەڵاتی عەباسیەکان، سەلجوقیەکان و بوەیهیەکان و تەنانەت بێزەنتیەکانیش دانیان بە دەسەڵاتەکەی داناوە. ساڵی 1932 میرنشینی مەڕوانی بە سەرکردایەتی میربات توانی شاری ئورفە بگرێت و لەژێر دەستی ڕوومەکان دەری بێنێت کە ساڵی 1931 بە سەرکردایەتی جۆرج داگیریان کردبوو. دوایەوەی ئەو میرنشینە دەکەوێتە دەست میر نەسرودەولە فەرمانڕەوایەتی دەسەڵاتەکەی پەل دەکێشێت بۆ ئەرمینیای ئێستا و مووسڵ کەواتە بە پێی دەقەمێژوویەکان دوور لە ناسیۆنالیستی و نەتەوەپەرستی. بەشی گەورەی ناوچەکە کە ئێستا وڵاتان لە نێوان خۆیاندا لە جەنگدان لەسەری موڵکی کورد بووە. لەوانە بەشی گەورەی تورکیا بەدەر لە کوردستان و ئازەربایجان و ئەرمینیا و بەشێکی گەورە لە ئێران و سووریا و عێراق. ئەمە سەرباری ئەو ناوچە کوردیانەی لە دوا نەخشەی مادەوە هی کورد بوون، بەڵام بەردەوام کورد لە ناوچەکەدا سنووری بەرتەس کراوەتەوە. نەک هەر بیریان لای ئەوە نەهێشتووە کە مڵکداری بەشی گەورەی ناوچەکە بۆ ئەو دەگەڕێتەوە، بەڵکو ئاراستەی قسەکەیان گۆڕیوە بەرەو ئەوەی داوای چەند ناوچەیەکی بچوو بکات لە ناو خاکی خۆیدا. پشکی سەرەکیە و داگیرکاری و لە ناوچوونە مێژویانە بەرهۆزە تورکەکان لە کۆن و عوسمانیە تورکەکان و دەوڵەتی تورکیای نوێ دەکەوێت. ئەمە سەرباریەوەی لە هەموو لاوە کوردی گەمارۆداوە لە ناوچەی ورمیی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ڕێگەی ئازەریەکانەوە شەڕی ئەو ناوچەیە دەکات. ئەو میرنشینەش لە ساڵی 1996 کۆتایی بەدەسەڵاتی هێنرا.